بەردەوام ئاگادار دەکرینەوە کەوا پرۆگرامێکی تایبەت لەبارەی نەخۆشخانە ئەهلی و تایبەتیەکان ئامادە بکەین و گرفتەکان و پێشنیاز و چارەسەریەکانیش بخەینە ڕوو. سڵاوتان لێ بێم کاتتان باش. زۆر جار لە هەرێمی کوردستاندا گلەیی لە نەخۆشخانە ئەهلی و تایبەتیەکان دەکرێت. زۆربەی گلەیەکان لەبارەی نرخەوەیە. ئایا چۆن دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستاندا ڕێک بخرێتەوە؟ دانانی ئەستێرە بۆ نەخۆشخانەکان وەکو هۆتێلەکان دەتوانێت چارەسەری بۆ کێشەکە بدۆزێتەوە؟ هەوڵەتێن گلەیەوە دەکەنکەوە جۆری نەشتەرگەری و پشکنین و کاریان لە تاقیگەکانیش زۆر بەگران بۆ دەکرێت. لە هەمان کاتدا نەخۆشخانە ئەهلی و تایبەتیەکانیش قسەی خۆیان هەیە. لەسەرم بابەتە دەرچوونیی مەیدانی دەکەین، چیرۆکەکانیش خۆیان دەدوێن، بن کۆڵکاریەکەین. لەگەڵمان بن. بەپێی داتاکانی بەڕێوەبەرایەتی دڵنیایی جۆری لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا زیاتر لە 56 نەخۆشخانەی تایبەت و 77 نەخۆشخانەی حکومی هەن کە بریتین لە 40 نەخۆشخانەی گشتی، 8 نەخۆشخانەی فریاکەوتن، 9 نەخۆشخانەی منداڵان، 7 نەخۆشخانەی ئافرەتان و لەدایک بوون لەگەڵ 900 بنکەی تەندروستی حکومی. لەگەڵ تیمێکی هاوبەشی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر و سندیکای پزیشکان سەردانی چەند نەخۆشخانەیەکی تایبەت دەکەین. لەگەڵ هاتنە ژوورەوەی لە ناکاومان ستافی ئەم نەخۆشخانە تایبەتیە شۆک بوون. بەڕێوەبەری ئەم شوێنە هەوڵیدا ڕێگری لە سەردانیکردن و وێنەگرتنی ناو نەخۆشخانەکەی بکات. تەنانەت دەیەوێت سەرقاڵمان بکا بۆ ئەوەی بەپەلە هەوڵ بدرێ کاری پاکشکردنەوەی نەخۆشخانەکان انجام بدرێ پێشەوەی پشکنین دەست پێ بکات. مستشفاش مستشفایەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئیجازەی بۆ مستشفای دەیە و هەر حکوومەتیش دوی هەیە بێ پێ تەسویری دەکەن پێ تەسویری گەڕانی ئێمە بۆ زانینی نرخ و بینینی کواڵەتی کارکردنە. لێرە فایلی نەشتەرگەریەکی منداڵێکی بچووک دەبینین کەوا دوای گەڕان و پشکنینێکی زۆر ڕوون نەبوویەوە کەوا پزیشکی نەشتەرگەر کێ و چۆن ئەنجامی داوە چونکە هیچ واژە و تێبینیەکی پزیشکەکە بوونی نییە. وەسلی نەخۆشیکە پارەتان لێوەرت خوش ربش بيشخص جوور هيت نقطة شنو هيت تريتمنت افتر اوبريشن كاب تێبینیەکان چییە؟ هەر دکتۆرە کە عملیاتی دەکات کاروان پاشۆی عملیاتەکەی دێتە دەرێ لازمە ئەوەی کە لە عملیاتەکەی کردیتی لە بدایەتەوەی کە نەخۆشیەکەی دەنوێنی هەتاوەکو نەخۆشەکەی بەخەبەر دەینتەوە هەمووی بە تەفسیلی دەنووسی هەتا ئەو مقیمانی ئەو پزیشکە نیشتە جێ خولاوە یان ئەو دکتۆری دوای ڕۆژەکە دەبین بەرچاوی ڕۆمبی بزانی چیلۆ کرا و چیلۆ مۆزوعی وەسڵەکەش سبەی ڕۆژێ ئەو نەخۆشە هات گوتی کاکە $1000 لە من وەرگرتیە ئەتو مستشفا چ دەلیلێکی هەیە کە $300 لێوەرگرتی دەلیل کتێبی کە $300 بە تۆتەڵی وەرگرتیە بە دەرمان و مختبەر و دەبێت و بنووسی بە هەموو بەبێت و بە نازانم چ بەداخل بوون دەبی لۆی بکەین ئاخرنە دەفتەرنا لەگەر تەبەڵەکەی و دومینیش دکتۆر بوارە چ تەماشا بکە کە تەعاود لەو نەخۆشەی وەرگیرەیە کە داخل دەبی ڕاستە بای پەنجەمۆری کردیا بەس جەنابی دکتۆر هیچی نەکرد کاتە و پێک چێ زانی ئێستا هاڕون چێ عملیات نەیکردەوە ئەف نەخۆشخانە نەخۆشخانە خێرخوازی خێرخوازی مۆڵەتەکەی هیچ ئیجازەیەکی نەخۆشخانەی خێرخوازی بەس عەفوان ئەمە هیچ مۆڵەتێک بەڕاستی بە خێرخوازی نەدرایە ئێستا ئەمن لۆ ئێرکانەما هەڵبژاردیات دەین ئێستا تەقیمی ئێرانە و مستەشفایش کە دەکەندەتان لە ڕواڵەت و لە ڕوویوازی هەو خزمەت گوزاری داخلی و هەموو ڕۆکانی کە باسی مستەشفام کرد نەجمەی پێ بدرێتن لە بیدایەتی هەندێک قسەم کرد مستەشفایەکان پێویستە هەمووی ئەستێرەی لە بۆ دیاری بکرێتن وەکو فندقەکان کە ئێستا دیاری کراوە
ئەو نەخۆشە بەڕێزە توانای مادی خۆی چەند بی دەرێبم بینە فلان نەخۆشخانەی ئەو وەزعەکەی کە دەیبینن دیاری دەکە نەخۆشخانەك لۆن ئەستێرەکەی چارە یان پێنجە دەرە لەوێن دەرێکە ئاکیت ئەو کاتی پارەی دکتۆرەکەی فەرق دەکا و پارەی خدماتی ناو مستەشفای فەرق دەکا. پێم وابی بەری مانگونی وەچی لژنەی تابع و تەفتیشی من هاتە ئێرکانە راپۆرتە چتێر و تسەلیشمان دانگۆ کەچی جەنابتان کەستان نەهاتن سەردانی بەڕێوەبەراتی گشتە دروستان نەکرد ئەسڵەن ئاگادارکردنەوەتان لۆ دەرچووە و ئێستاش حالیان حەقی غەرامەتان هەیە هەتا ئێستا ناتینە غەرامەکەشتان بدەن. بڕیارماندا یەکێک لە هۆڵەکانی نەشتەرگەری هەمان نەخۆشخانە بەسەر بکەینەوە بەڵام لێرە ئەوەی ڕێنمایی و مەرج بێ جێبەجێ نەکراوە. شوێنەکە زۆر ناڕێکە و زۆر بچووکە و هیچ مواسەفاتێکی ژووری خۆگۆڕنی تێدا نیە. ژووری خۆگۆڕین لازمە لۆکەراتبی هەر کەسە لۆکەری تایبەت بخۆی هەبی کەچی تازە من تم کردمەوە دەبینم بەجاتی لۆکەر سەلاجە بەکار هاتیەوەچی مسراجی بوو چیتە ئەوە جلی خۆگۆڕنی تێدایە ئەکرێت لە سەلاجە جلی خۆگۆڕین نەخێر ناکرێت بە هیچ شێوەیەک ئەوەی تریشان نەفسی شت ئەگەر تەماشا بکەین هەتاوەکو ناڵ و پێڵا و شتیواشی تێدایەکەەوە بە هیچ ناوعاشی ناکرێت لەوانەیە ڕۆژێک بێتن ئەو سەلاجەی لۆ شتێکی تر بەکاربێن لەگەڵ پێڵاوەکان هەڵگیرەوە هەندێک لە فەحسی مختبەری تیوبی مختبەری لەگەڵ ناڵ و پێڵاو هەندێک ستیچ واتە ئەوەی دوورینەوە بەکاردێنن لە بۆ دوورینەوەی تێدایە ناکرێەوە بە هیچ ناوعی مەقبول من لێرە و پۆتین و جزمانم بینی خوێناویە خوێناوی نابی لازمە هەموو تاقیم بکرێتن ئەو تا خوێنی مەی و دەڵێ سوورێکی کرد بەڵێ ئەکرێت بە خوێنەوە ناکرێت هەر کاتێک هەر پێداویستێک لە ڕووی پزیشکیەوە هەر پێداویستێک کە بە خوێن دەبێ پاش ئەوەی لە ناو ساڵی عملیات دێ لازمە یان ئەوەتە تاقیم بکرێت بە ڕێگا چارەکانی تاقیمکردنی علمی یان ئەوتە ئەو ماوەدە فڕێ بدرێتن. دواتریش لە هۆڵی نەشتەرگەری کە دیار بوو تازە هەوڵی خاوێنکردنەوەی دراوە چەندین سەرپێچی دیکە دەبینین. بۆ کسەمان بینیەوە بە پێی قسەی خۆی ئەوانە ویست پرۆدەکتن واتە ئەوە بەکار نایەتەوە تەنها هەڵگیراوە وەکو دۆکومنتێک با بڵێین نەخێر نابێت لە ساڵی عملیاتی تازە و ڕێنماییان پێدا کە بەکار نایەتن. ئەزگەلکی کێف خۆشم وەختی معونات تێن ویزارەتە سەحە لە نەخۆشخانەی حکوومەتێ بەڵاو دکن گەرەک حسابی مەشی بکن ئەمەوەی هاوکاریەکەنێ وەکو حکومە دەبێ هاوکاری نەخۆشخانەیەکی وەکو ئێرە پێویستە لەسەرەوە واجبیەوەیە بەخۆی کاروان باوازەح بین ئەمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان بە خۆتان ئاگادارن لە هەموو محافظەی هەولێرن باسی هەولێر دەکەم لە پارێزگای هەولێر 26 نەخۆشخانەی حکومیمان هەیە حکومەت وا بەوانە ڕاناگاتن. لێرە کێشەی زانستی و ئیداری و نەبوونی مەرجی خاوێنی بوونی هەیە بەڵام تیمەکە لە ڕێگەی ئاگادارکردنەوە بۆ چارەسەری کەم و کورتیەکان پەیامی خۆیان گەیاند ئەوەش لە کاتێکدا لێرە بە دواوە ڕێژەی لە 5 باجی داهات لە نەخۆشخانە تایبەتیەکان وەردەگیرێ ئەویش لەبری ئەو خزمەت گوزاریانەی لە نەخۆشخانەکان پێشکەشی دەکەن پێشووتر ساڵانە شتێکی ڕەمزی وەردەگیرە بەڵام ئێستا کراوە بە مانگانە. هەمان لیژنە بڕیاریاندا نەخۆشخانەیەکی دیکەی تایبەت بەسەر بکەنەوە کەوا جیاوازیکی فراوانیان هەیە لە نرخ و کوڵەتی خزمەت گوزاریەوە. لێرە قورسترین نەشتەرگەری بۆ نمونە شێرپەنجەی سەر بە 6 ملیۆن دینار عێراقی و نەخۆشی لەوزەتێنیش بە نزیکەی 500,000 دینار ئەنجام دەدرێت. لە نەخۆشەکانەکانی حکومیەکان عملیات نەشتەرگەری ئەنجام دەدرێت ئەنی بەس بۆ ماوەی لەبەر کۆرۆنایە دەنا ئەو نەشتەرگەریانە لێرە دەکرێت لە خەسخانە حکومیەکانیش ئەنجام دەدرێت هیچ ئەوەشی نییە بەڵام نەخۆش هەیە ناوەستێ مەسەلەن پێی دەڵێن 2 هەفتە ڕاوەستە نەخۆش دەڵێ وەڵام حەز دەکەم ئەو عملیات بکرم یەکە بێ عملیاتیش بکاتن یەکەوسەر دێتە ئەهلی کە بێتە ئەهلیش حساباتی مادی خۆشی کرد مادی بکاتن چونکە تۆ هەموو شتێکت بە پارەیە لە ئەهلی مثلا پزیشکە دکتۆری تەخدیریە مساعد تەخدیرە مساعد مخدرە نێرسەکانە زەریبەیە کارەبایە ئاوە بینایە جیهازە هەموو شتێک بە پارەیە ئەی تۆ ئەگەر بتوێ خەدەماتێکی کوالتی تەقدیمکەی دەبێت شتێکی باشی بۆ بکەیت بۆ نەخۆشەکە حتمما شتی باشیش بە پارەی باش دەکرێت. لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا ئەگەرچی زۆرینەی نەخۆشخانە ئەهلی و تایبەتیەکان پابند بوون بەوەی هاوکاری حکوومەت بکەن بە پێدانی دوو بێدی خۆیان بەبێ بەرامبەر بە ئەو نەخۆشانی لە ناو نەخۆشخانە حکومیەکان جێگەیان نابێتەوە
بەڵام لە هەمان کاتدا بەشێکی زۆریان نرخی چارەسەری و مانەوەی نەخۆشەکانیان بە جۆرێ گران کرد کەوا ڕای گشتی لەسەر هاتە دەنگ. 2000 وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە نووسراوی ژمارە 24/27 ڕۆژی 9/8 2020 کە واژۆی دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی لەسەر بوو چەند بڕیارێکی لە بەرژەوەندی و توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا دەرکرد کە دەستنا نەخۆشخانە تایبەتیەکان. یەکێک لە بڕیارەکانەوە بوو کە نرخی خزمەتگوزاریەکانی تایبەت بە نەخۆشانی کۆرۆنا لە نەخۆشخانە تایبەتەکان بە ڕێژەی لە 140 تا لە 150 لە کۆی گشتی خزمەتگوزاریەکان بە گوێرەی جۆرەکانی چارەسەر کەم بکرێنەوە. گوێبیستی چیرۆکی کەسێک دەبین کەوا کۆرۆنا تا ڕادەی پەرێشانی لەگەڵ خۆی بردی لە 10 شەوی مانەوەیدا لە نەخۆشخانەیەکی تایبەت کە ناوەکەی لای پرۆگرامی بنکۆڵ پارێزراوە 10,000 دۆلاریان لێ وەرگرتووە. ڕفیقەکی نزیشی خۆم کە فریام کەوتبوونی بۆ مستەشفا حکومیەکان 2000 کە لێ نەتواندرا چارەسەر وەرگرم هەر لە ڕێگای ئەم هاوڕێ نزیکەم نەخۆشخانەیەشی ئالی دۆزراوە. سەرەتای کە ئەچی پارەیەک پێدانێن دواتە سەوڕکەم 5,000 دلار دانرا بوو لە خوێندرا بوو لەو بابەتەی. لەو کاتەوە ئینسان هەستی ئەکرد تۆ مادەیەک نی بۆ چارەسەرکردن ئەوەی مادەیەکی بۆ بازرگانی پێکردن. پێشیان وتبوون شەوانە 1500 دلارە 1500 دلار بۆ شێوێک. بەشێ لە ژێر چه ئەمریکا بوون و 1500 هیچ ئامێرێک نەبوو هەر ئۆکسیزینی ئاسایی تەنها مانەوەی جەنابەت 1500 دلار بوو. ئەوە باس کرا بوو سەرەتا بەڵام 2000 ئەو هاوڕێم کە پەیوەندی بە پارێزگاری هەولێر خوالی خۆشبی دکتۆر فرسەت کردبوو دکتۆر فرسەت هاوڕێکی ئەو منیش بوو لە ئەو پەیوەندی بە مستەشفایەکە کردو ئێوە چۆن کاری واکەن. من دەڕۆژ لەو مستەشفایە مامەوە دەفتەرێک دۆلارم چوو بۆ دەڕۆژ بەڵێ دەفتەرێک دۆلارمان چوو لە کاتێکدا بڕیار بوو چارەسەریەکان هەل لەسە خودی مستەشفایەکەی بۆ نمونە هەندێک عیلاجی سەرەتاییشتانە بەڵام ئەوان بە بەسەترین شێوە حتا دەرزیێکی بچوشیان لەسەر خودی ئەوەکە حساب کردبوو لەسەر خودی چارەسەریەکە تەنها غورفەکەیان بە 700 دلاردا بوو یعنی 700,000 دا بوو 700,000 دینار غورفەیەشی بوو غورفەیەشی ئەسایی 4 بڵێ باش بوو ئەوەندەی حکومەتە داخلی کردنە ئەوان لە 1500 دلار و حتا زانیم شەو هەبوو بە 3000 دلار خەڵکدا هەندێک خەسەخانە لە هەولێر واتە گرتووە بۆ دەڕۆژ جنابتان یەک دەفتەر دۆلارتان ڕۆشت بێ هەیە ڕەنگە بۆ دەڕۆژە 2-3 دەفتەر دۆلاریشی ڕۆشت زۆرش ناکرێ لەگەڵ یەکەم بینین منداڵێکی ڕۆحسووکی وەکو فیردەوسی تەمەن 7 ساڵت خۆشنەوێ ئەو هەر لە منداڵیەوە شەلەلی دەماغی هەیە ناتوانێت لەسەر پێیەکانی بوەستێ بەڵام ئەو لووتکەیەکە لە هەوڵدان و ئومێت. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. ما شاء الله ليلي سوره هورما لنا بولي جابما ضروريا بتوكا خنزيلو اسكسوكا بماندلي وجابا کە سوکارەکەی هەموو ڕێگاکان لەگەڵی دەگرنە بەر و ماندوو نابن بەڵام ئەوەی ماندویان دەکات زۆر جار گرانی ئەو شمەکانەیە کەوا لە نەخۆشخانە و کەرتی تایبەت دەبێ پەیدای بکەن و خۆیان دەڵێن بە بەراوردی هەمان شمەک لە وڵاتانی دراوسێ هەرزانتر هەبووە و دەستیان کەوتووە. لەو هەولێرە ئەمە فەحسی حکومی و ئەهلیشم کرد نەمزانی نەخۆشیەکەی چییە هەتا بتمە شارێشتر ئەزە نەخۆشیەکەم دۆزیەوە بەڵام جگای لەوە کە ئەمە هەر بۆ ئەو نەخۆشیت چوینە تورکیا نەخۆشیشتریشمان دۆزیەوە هەمان ئەشیعە و هەمان فحوسات و هەمان شتیش بوو وتی بابێەوە لە چێنەوە نەخۆشیشتریش هەیە دوای 6 مانگ ئەوجا عیلاجە ئیشمان کرد مەبەستم لێرە چییە حتا جارەوە قالبی دێ قالبی قاچی دەوێتەن قالبی پێڵاوی دەوێت کولفەکەی خەیاڵی فەرقی هەیە ئەمە قالبەکمان لێرە پرسی تەنها دوو لە ڕووی بینەران و جەنابیشتان پێڵاوەکە بە 7 وەرەقەوەنی و تەنها پێڵاوێت یعنی پێڵاو خۆش نەزان منداڵ زوو گەشە دەکاتن بەشی 2 ساڵ و ئەوانەی ناکە بری 7 وەرەقەی بە پێڵاوێک بدەیت ئەو پێراوە لە شوێنی تر بە 20 دلار و 30 دلار دەکردرێت جیاوازەکەی زۆرە لەگەر یعنی ئەو شەریکات و یان ئەو نەخۆشخانە ئەهلیانە
ئەو نەخۆشیانە ئەهلیانەش لێرە لەگەڵ چەند شەریکاتێک تەنسیقیانێ کە تو دەچێت لە درێ بڕۆ فرانە شەریک ئەوەی هەیە ئەگەر ئەو نەبێت لای ئەوش بەڵێ بەڵێ لێرە بڕۆ لە فلان شوێن بە تایبەت لەوێ هەیە کە دەچێن دەری برێ فران کەسیش هاتووە فرانە دکتۆر نردمیان فرانە نەخۆشخانە منی نردووە بۆی تەنسیقەکەی دەیمە منش بە ئەو قال بەلای ئەو هەبێ سەردانی نەخۆشخانەیەکی دیکەی تایبەت دەکەم لە شاری سلێمانی لێرە هەموو پسپۆریە جۆرا و جۆرەکان نۆریگەیان هەیە تاقیگە و هۆڵەکانی نەشتەرگەری و پشکنینی جۆرا و جۆریش دەکرێت ئەمەوێ لە زاری چەند هاوڵاتیەکەوە ڕازی بوون و نەبوونیان لە نرخ و کواڵەتی کارەکانی ئەم نەخۆشخانەیە بزانم من ئەوەی کە بیستومە خەستەخانە ئەهلەکان لێرە بە شێوەیە گرانن کە خەڵکێ تەنانەت سیارە و خانووی بۆ فرۆشە بۆ نەخۆشیەک بەڵام من ئێستا کۆنکرێت ناتوانم بە تۆ بڵێم چ خەستەخانەیەک ئەوە شەد نییە. هەتا ئەوەی من زۆر دەستخۆشییان لێ یەکەم زۆریشی باشەکەن ئەم ئەچیزە باشانەیان هێناوە کە ڕێی بەڕاستی سەفەری ئوردون و ئێران و تورکیان خارجیان لە ئێمە کەم کردوەوە ئەنی ئەو ئەچیزەسا بۆ نمونەیە ماهاتووی فەحسێک بکەین بۆ کاکەڵۆ خۆشم هەر لێرە فەحسی دڵم کردو ئەم جیهازە لە وڵاتی دەرەوە بیکەی زۆر گرانترە ئەگەر لێرە شاپارەکە تۆزە بەرز دیار بێ هێشتا من ئێرەم زۆر پێ باشترە لە چەند ڕوانگەیە کۆ پێم باشترە یەکەمینی گەنجەکانمان ئیشان دەسەکەوێ بێکار نابن چەند نەخۆشخانەی ئەهلی کرێتەوە ئەوەندە کارمەند دەست بەکارە بێ بەڵێ ئەوەنە بێکاری نابێ بێکاریشتنەوە ڕاستەکەی کۆمەلگاکە کۆمەلگایەکی تەندروست دەرەچێ دووهەمینی دکتۆرەکانمان ڕناکەنە دەرێشکە ئیش هەیە لێر و پارەش هەیە کە دکتۆرەکانیشمان ڕایان کردە دەرێ بۆ وڵاتانی دەرەوە مەسەلا بۆ کەندا و بۆ ئەوروپا و بۆوانە بۆ معاشی بەرزتر چیت بۆ دروستە بێ وڵاتێکی بێتەندروستە بۆ دروستە بێ ئەنی من لەگەڵ ئەوام هەتا ڕێژەیەکی تایبەت بە پارەشیان دەستکەوێت بەڵام ڕێژەکە بەو شێوەیە نەبێت کە ماڵیەکی کاولکی خانۆکەی ڕەحمەت لە قسەکەت بێ من مەبەستم لەوە بوو زۆرم پێخۆشە معاشێکی بەرزیان هەبێ قازان چکە نەجینە ناتوانم جیهازە چاکانە هەر تەنانەت ئیدامەشی پێبن و چاکیشیکەنەوە ئەم بیناش کە تۆ تێ ڕێک و پێک بۆ پاک بێ هەوای چاچی بێ و فێنک بێ ئەبێ خزمەتی هەبێ بە پارەیەکەکرێت. لێرە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO سەرقاڵی پێدانی دوایین زانیاریەکانن لەبارەی ڤاکسینەوە. پرۆفیسۆرێکی یاریدەدەر لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی دەدوێنم کەوا پێشنیازی لایە بۆ ڕێخستنەوەی سێکتەری تەندروستی بە کەرتی گشتی و تایبەتەوە بۆ ئەوەی کەرتی تایبەت ڕۆڵە سەرچەکەی خۆی ببینێ ڕۆڵە هاوکاریەکەی خۆی ببینێ ببێتە یارمەتیدەرێکی بێت بۆ باشەکردنی کەرتی تەندروستی ئەبێت ئەم کەرتە ڕێک بخرێ و ئەبێ لاحی کارکردنێکی درستی بۆ دابرنێ و ئەبێ هەوڵێکی جدی هەبێ لەلایەن وەزارەتی تەندروستیەوە و لایەن بەڕێوەبەرایەتە گشتیەکانەوە بۆ ئەوەی ئەو نرخ خزمەتگوزاریانە هەیە چ لە ڕووی تێچوونەوە چ لە ڕووی کواڵەتیەوە بتوانرێ یەک بخرێ و پێوەرێکی بۆ دابنێ ئەبێ کۆرۆنا بکەینە دەرفەت وەکو چۆن لە زۆر بوارەکانی ژیانە کۆرۆنا فێری زۆر شتی کردن بێت زۆر وانەی لەوە فێربینە بێکێتە لە وانانەی کە کاربەدەستانی وەزارەتی تەندروستی لێوەی وەربگرن ئەوەیە کە بە زووی هەنگاوی جددی و پێویستی بە نەشتەرگەریەکی وردەیە لە بواری چاکردن و ڕێخستنەوەی کەرتی گشتی و کەرتی تایبەتە بە تایبەتی کەرتی تایبەت کە کەرتێک بێ ببێتە پاڵپشتی یارمەتیدار بۆ وەزارەتی تەندروستی نەک کەرتێ بێ کە هاوڵاتی تیا بێتە قوربانی. لە ئێستادا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرێتیەکانی تەندروستی و لە ڕێگەی لیژنەیەکی بەدەداچوونەوە سەرقاڵیەوە نرخ و پۆلێنبەندی بۆ نەخۆشخانەکان دابنرێ هەر زیادەیەک لە وەرگرتنی نرخی خزمەتگوزاریەکان لە هەر نەخۆشخانێک هەبوو بێ لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو زیادەیە وەردەگیرێتەوە و دەگەڕێنرێتەوە بۆ هاوڵاتیەکە. کەسێکی دیکە ئەگەر لەزانێت ستەمی لێکراوە یاخۆ نرخی زیادی لێوەرگیراوە ئەتوانێت سەردانی وەزارەتی تەندروستی بکات بەردەوامی تایبەتیان بکەن ئاساییە بۆ سەردانی ئێمەش بکەن دەکرێت و دەتوانن ڕاستەوخۆش سەردانی وەزارەت بکەن و لیژنە تایبەتەکە بەردەوامی هەیە و دوواداچوونی کردیە بۆ زۆربەی حاڵەتەکە. ئەمە لە بەڕێوەبەرەتی تەندروستیەکانی دیکەی شارەکانی تریش بە هەمان جۆر دروستە لە سلێمانیە لە شوێنێکی دیکەیە لە بۆ هەموو هەرێمی ئەتوانێت سکاڵاکەی بگەێنێت بەتەکیید بەدەداچوونی ژەکرێ بەتەکیید ئێمەش بەخۆی وەکو بەڕێوەبەرایەتی گشتیش بەردەوام لیژنەی پشکنین و بە دوواداچوونمان هەیە سەردانی هەموو نەخۆشخانەکان دەکا بەڵام لەوانەیە وەکو زەنابەت ئیشارەت پێدا بۆی هەیە تا ئێستاکەش نەخۆشخانەی تایبەت هەبی بەشێکیان لە کاتێک لە کاتەکان پابند بوو بە نرخەکان لە کاتێک نەخێر پابند نەبووە خۆشبەختانە
زۆربەی زۆری نەخۆشخانە تایبەتەکان لەوەی هاوکار بووینە لەگەڵمان چ لە شەپۆلی پێش و تەنانەت لە کاتی ئێستاش کە ئێمە ئێستا دووچاری شەپۆلێکی تر بووینەوە و ژمارەیەکی نەخۆش زۆر ڕوو لە نەخۆشخانە حکومیەکان دەکەن ئەوانەی کە شوێنیان نەبێ ئێمە لە نەخۆشخانە تایبەتەکان دوو قەروێلەمان هەیە شوێنمان بۆیان دابین کردیان جگە لەوەش ئێمە بۆ دوایە خۆی بیدایەتی دوو بێت بوو بەڵام ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کە درکمان بۆ کرد ژمارە زۆر زیاد دەکاتن داوامان لێکردن دوو قەروێلی تریشمان لە ڕەتها بۆ دابین بکەن لە کاتی پێویست ئەو خۆش بەختانە لەوەش کاردانەوەیان هەبووە توانیتمان ئەگەر نەخۆش پێویستی پێ هەبوو بێ لەو نەخۆشخانانەشدا بنرێتن و بێ بەرامبەر دەبێتن. نەخۆشخانە ئاهلی و تایبەتیەکان دەکرێت بە سیستەمێکی سەردەمیانە کار بکەن لە ڕووی پێشوازی و خزمەتکردنەوە جیاواز بن سەرجەم بەرجەکانی سەلامەتی جێبەجێ بکەن بۆ نەخۆش ئاسانکاری بۆ بکەن بەڵام نەخۆشخانە هەیە مەسعەد و بەرزکەرەوەی ئیش ناکا و گرفتی زۆری بۆ نەخۆش دروست کردووە بە تایبەتەوانی نەشتەرگەری دەکەن بە قادرمە هاتووشیان پێدەکرێت لە خەستەخانەی حکومی و ئەهلیش شوێن نییە بۆ نەخۆش ئەمە چی چارەسەرێکە یا ئەبێ کردی گشتی پەرەی پێ بدرێت و ئیسیعابی زۆرترین ژمارەی خەڵکات یاخود خەڵکەکە بیمەی هەبێت بە مرتاحب بچێەوە کردی تایبەت خەڵکە پار لە گیرفانە بێ چۆن بچێەوە کردی تایبەت و کردی گشتی جێی نکاتەوە بۆی ئەمە بەانی ئەگەر ڕێگە چارەکانە بە چەند خاڵێک وەکو چارەسەری ئەو دۆخی کاگوزار چارەسەری بنەڕەتی یەکەم و گرنگترین جاکردنەوەی کەتی تایبەت و گشتیە دوو هەمین دابینکردنی بیمێ بۆ خەڵک سێهەم هەبوونی ڕێنمایی یەک نرخی ستاندارد هەبێ ئێستا نرخی سلێمانی هەولێر زۆر لە یەک جیاواز نرخی هەولێر زۆر لەوانەیە وەکو یەک نەبێت بنمونە لە چیە لە کەرتی ئەهلیە باشە خەر لە چ جۆرێک بۆ نمونە لە مانەوە لە نەشتەرگەری لەمانەوە لە نەشتەرگەری نرخەکان ستاندارد نی لەکوێ گرانترە لە هەولێر گرانترە کێشەکە تەنیا لە نرخ و کوالەتی نییە سەرڕای هەوڵەکانی دانانی کوورەی تایبەت بە سووتان و لە ناوبردنیان بەڵام تاوەکو ئێستا بە تەنیا لە شاری سلێمانی پاشماوەی 12 نەخۆشخانەی تایبەت کە مانگانە نزیکەی 10 تۆن دەبێت لەگەڵ خۆڵ و خەشەکی دیکە لە تانزارۆ تێکەڵ دەکرێن بەمەش مەترسی هەیە چەندین نەخۆشی بۆ ئەو کەسانە بگوازنەوە کە لەو شوێنە کار دەکەن بە پێی قسەی پزیشکەکان ئەو پاشماوە پزیشکیانە دەبێت لە سەروی 1000 پلەی گەرمی بسووتێنرێن و دواتر خۆڵەکەیشی بە قوڵی 3 متر بخرێتە ژێر زەویەوە چونکە مەترسیدارە هەم بۆ مرۆڤ هەم بۆ پیسبوونی ژینگەی ناوچەکە ڕێکخراوە ژینگەی یەکان لەو دۆخە نیگەرانن ئەم نەخۆشخانە تایبەتانە هەر لە سەرەتای دامەزراندنیانەوە ستانداردی ژینگەیتە پەیڕێو نەکراوە لە پرۆپۆزەڵی دامەزرانی نەخۆشخانەکانە لە سەریان پێویست کراوە کە ئەبێت 115 بۆ 20 ڕووبەری نەخۆشخانەکە سەوزایی بێت لە پێناو دابینکردنی هەوای پاک بۆ کەشی نەخۆشخانەکە و نەخۆشەکانیان لە هەمان کاتە بۆ کەمکردنەوەی ژاوەژا و دەنگەدەنگ لەسەر تەندروستی نەخۆشخانەکان کە ئەتوانم بڵێم زۆرینەی هەرە زۆریان هەمویاننا زۆرینەی هەرە زۆریان ئەم هەنگاوان جێبەجێ نەکردووە و پێما بێ فەرمانگەکانی ژینگە لەمە ئاگاداران کردوونەتەوە کە ئەوان پابەت نابن بەڕاستی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم کۆی نەخۆشخانە تایبەتەکان زۆرینەی هەرە زۆریان نا ئامێری ئاساییکردنەوە یا پاکشکردنەوەی زبڵی پزیشکی بۆ زبڵی ئاساییان نیە کە ئۆتۆکلەیڤی پێڵێن و سووتێنەری پاشماوەی شانێری نییە بێرنەری پێڵێن هیچ کام لە نەخۆشخانە تایبەتەکان ئەم دوو ئامێرەیان نییە لەم پرۆگرامەدا بەوە گەیشتین یەک پێویستە لە ڕێگەی پێدانی ئەستێرە پۆلێنبەندی بۆ نەخۆشخانە تایبەتیەکان بکرێ دوو پێویستە تەواوی زانیاریەکان بە وردەکاریەوە بە نەخۆش و کەسوکارەکەی بوترێ بە تایبەتی لە ڕووی نرخ و تێچوونەوە سێ پێویستە لەلایەن نەخۆشخانە تایبەتەکانەوە قەرەبووی و کەسانە بکرێتەوە کەوا بە ناڕەوا پارەی زیادیان لێوەرگیراوە چوار پێویستە لە کاتی سەرپێچیەکان هاوڵاتیان وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرێتیەکانی ئاگادار بکەنەوە